دووەمیان ئەو کەسانن چاکە و خراپەیان وەکو یەکە. کاتێک کە کۆدەکەی لێدرا ژمارەکەی خوێندرایەوە ئەم بەر و ئەو بەری چاکە و خراپەی ڕێک یەکسانە. چاکەی زۆری کردووە بەڵام بەخوا خراپەش درێخی نەکردووە، هەردووچیانی وەکو یەکسانن. ئەمانە لە قورئانە پێیان دەوترێت ئەصحابی ئەعراف. لە بەینی بەهەشت و دۆزەخە شوێنێک هەیە، نە بەهەشتە نە دۆزەخە، بەڵام ئەوانەی لەو مەنتیقەیەدا ماونەوە چاویان لە بەهەشتیەکانە و دایان ناسن، چاویان لە دۆزەخیەکانی شەو دایان ناسن. بزانین خوای پەروەردگار چۆن ئەممان بۆ باز دەکات. لە سوورەتی الأعرافدا خوای پەروەردگار لە ئاەتی 46 و 47 دەفەرمێ وعلى الأعراف رجال يعرفون كلا بسيماهم. لبيني بهشت دوزخا كوملك خلق هن نبهشتين ندوزخين حسابيان راجيراوه لو بينا راجيراون. بهشت كان چون بهشت دۆزەخیەکانیش كانش چون دوزخ امان چاکە و خراپەیان وەکو یەک وەستاوەتەوە. یەک چاکەی تریان هەبووە ڕزگاریان دەبوو، یەک چاکەی تر خوا نەخواستە یەک خراپەی تریان هەبووە بەرەو جەهەنەم دەڕۆیشتن. بەڵام هەردووشیان تەرازۆکەیان یەکسانە، عەدلی خوای پەروەردگار و فەزلی لەگەڵ ئەماندا وەستاندوونی. کاتێک کە سیر دەکەن ئۆ کورە فڵان کەس خۆ لە بەهەشتایە، فڵان کەس یاوڕەشما لە جەهەنەمایە، هەردووشیان بە دموچاویانە دەناسنەوە. ئەوانە چەند لە خۆشیدان، ئەوانە چەند لە ناهەمەتیەکی جەهەنەمان. بەڵێ ئەزیزەکانم، ونادوا أصحاب الجنة أن سلام عليكم. سلام لبهشتكان دكان سلاوي خواتان لبي يا ربي فلان كس بيروز بي جيشتي بشويني خود أي حتى تازه حسايتوا لم يدخلوها أما نشون بهشتوا بلهم وهم يطمعون. زور أمي دوارن بالرحمي خوا الله خوا راستك دوكان باي أو عند نبون من بجيانة بهشت بلام قد بي أميد نيم خوا داوي بهشت اللي دكم تماحي بهشت يعني هي هرتشن نشون ناويوا. وإذا صرفت أبصارهم تلقاء أصحاب النار كاتب بزور يعني تشاوين هالدنقويه حزب بينيني ديماني جهنم يكانوا أولايا هرنا كان عذابك تدايا بلام كاتب بفرماني خوا فريشتكان تشاوين أولا دكاتوا بحال أهل آقر دبينن هاوار دكن ضلين ربنا لا تجعلنا مع القوم الظالمين. يا ربي خواب ما مبارزي نسينا مشوينا خوا رحم ما بيبكي لقال أو الظالم أخوانا ناس وملحد وكافر خلافة كارنا بيك وكمان نكيتوا. ئەمانەش سزایەکی نەفسی دەدرێن. ئاخ زۆر ناڕەحەتە. ئینسان جاریوە تا کارتەکەی وەردەگرێتەوە هەمومان قوتابی بووین دڵت خەریکە دەوەستێ بە تۆڵی دەرچ بە تایبەتیەوەی کە دڵنیایە لە بینی دەرچوون و نەرنەچوونە زیرەکەەوە دەرچووەوە یەقینەوەی هەیە. ئەوەی خراپی شەویش بۆ خۆیکی نەبوو، ئەوەی کە لەو بینەدایە دڕاڕای تۆ بڵێ دەرچوو بم دەرنەچوو بم سزایەکی نەفسیە. مامۆستا کارتەکەت ڕاگرێ. تەشبیه نەبێ بلا تەشبیه ولا تەمثیل. پەروەردگار ئەمانەش ڕادەگرێ. ئەگەر یەک تۆزی تر بۆ جومعە زووتر پاتیایە ئێستا ڕێکسە ئەم ڕانەگەیشتنەشن نەدەبوو. درەنگ هاتی درەنگتر دەچی. هەر یەک زەردەخەنەیەکم خۆزگە لە دنیادا بەڕووی فڵان کەس بکردا ئەو زەردەخەنەیە ڕزگاری دەکردم. حیف لە دەستم دەرچوو. هیچ چاکەیەک خۆشەویستم بەکەم مەزانە. جارێک یەک لە ناو سیارەکە بم خۆزگە بم کتای سبحان الله، خۆزگە بم کتای الحەمدولله، نانم خوارد تێرم خوارد لەبیرم چوو بڵێم الحەمدولله. ئەو الحەمدولله هەبوو ئەڕان نەدەگیرام. هیچ چاکەیەک چەندە بچووک بێ بەکەم مەزانە. فریاد دەکەوێت. ئەمانەش دوای ماوەیەک خوای پەروەردگار دەفەرمێ چاوەڕێی چیم لێ دەکەن دەڵێن خوایە وەهم یەطمعون بەخوا ئومێدمان بە بەهەشتە بەخوا چاومان هەر لەولایە خۆمان ناوێنین سەیری ئەم لایەشکەین و خۆی لێ دەپارێزین. خوا دەفەرمێ بیان خەنە بەهەشتەوە. ئەوانش ڕزگاریان دەبێت الحەمدولله، ئەوانش دۆزەخ نابینن، ئەوانش ڕزگاریان دەبێت و دەچنە بەهەشتەوە.